This is NRT's Dialogue. سڵاتان لێبێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتانگەشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەیەمان قسەکردنە لەسەر کاریگەریەکانی زۆربوونی ئاوارەی عەرەب لە هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری 4 میوانی بەڕێزمان کردووە. لەوانە 2 میوانیان تایبەتن مامۆستا سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات بە خێراتنێکی تایبەتێکین. هەروەها دکتۆر محەممەد ڕەوف مامۆستای ئابووری لە زانکۆی سلێمانی بە خێراتنێکی تایبەتێکین. لە میوانە هەمیشەیەکانی بەرنامەکەشمان کاک دکتۆر زانا ڕەوف و کاک شوان محەممەد بە خێراتنی ویلایەت بکەین. مامۆستا لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە بەپێی دو ڕاپرسی کە وەزیری پلاندانان ئاشکرای کردووە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ساڵ 27 زیایی کردو بە بۆنەی زۆربوونی ئاوارەی عەرەبەوە و باز لەوە ئاکرێت کە نزیکەی 1.5 ملیۆن ئاوارە و پەناهەندە لە هەرێمی کوردستانە هەن کە بەشی هەرە زۆریان ئاوارەی ناوخۆی عێراقن، بەشێکی تریشیان ئەو ئاوارانن کە لە کوردستانی با بڵێن خۆر ئاواوە بەهۆی شەڕی داعش هاتوونە تا هەرێمی کوردستان. ئەم دیمۆگرافیا تازەیە با بڵێن ئەم ژمارە زۆرەی ئاوارەی عەرەب لە هەرێمی کوردستانە لە تێڕوانینی جەنابتە تەئسیرێکی لەسەر با بڵێن پێکهاتەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەرێمی کوردستان هەیە. بەتەشید ئەوە لە داهاتوویەکی دوورە نەک بڵێن زۆر نزیک مەودا ئەگەر ئەمانە ئەم ئاوارانە هەمویان لە هەرێمی کوردستان بمێنەوە ئەوە ئەو کاتە ئەبێ بە جۆریش کرد لەو مەسەلەی بڕوانی. بەڵام ئێمە ڕەهەندیەکەمیان ئەوەی مەسەلەی ئینسانیە کە کورد دەرگای خۆی ئاوەڵە کردو بۆ قوبوڵکردنی ئەم ئاوارانە ئەوە ئەگەڕێتەوە بۆ میژووی دوو درێژی خۆمان بەڕاستی ئێمەوەکو میلەت کارەساتی زۆر ماڵوێران کارمان بەسەرهاتووە و ئێمە لە مەعانات و لە ئازاری لە خەمی خەڵکیەکەین وابزانم هەر ئەو دڵنەوەی و بەخشندەیە کە کوردیش تا ئەمڕۆ نۆنێتیش بەشەکە لەوەی کە ئێمە ئەمانەیە لەوەی لە دەستمان بێ بەرامبەر ئەوانە بکەین. بەڵام ئەبێ بیر لەوەش بکرێتەوە ئایا ئەمانە وەکو هاتوون بە مەبەست هاتوون یارخوان لێ قەومان و ناشاکراون هاتوون یا وەکو کە هاتوون ئایا مەبەستیان هەتا لە کوردستان بمێننەوە یان دوایەوەی کە شەڕەکە و کە ناخۆشی و کاریگەری نامێن ئایا ئەمانە ئەگەڕێنەوە یاننا. بۆیە بێ پیا و لەو دوورمەودانە ئاسایی بۆ بکە. ئەو احتیمالانە هەمووی هەیە، احتیمالی ئەو هەیە کە بمێنەوە، بەڵام ئەگەرمانەوە ئایا ئەوانە هەر وەکو عەرەب لە خاکمان ئامێنەوە، ئایا یا وەکو ئەو ئاوارانەی کە لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا وەرەگیرێن لە داهاتووە وەکو هاوڵاتی وەرەگیرێن. مەسەلە بۆ نمونە ئەو ئاوارانەی کە ڕوانە کردە غەربی ئەوروپا چ ئەڵمانیا بێت چ نەرویج بێت چ سوید بێت کە پاش مودەتێک کە ئەمانەوە کە قبوڵەکران و ئیقامە وەرەگرت وەکو هاوڵاتی ئەو وڵاتە سەیرەکرا، یعنی نەک وەکو کورد کە بە کوردێتی خۆی یا عەرەب وەکو عەرەب منێتەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا هەست پێ کردم عەرەبانەی کە هاتوون لێرە تا ئێستا وەکو عەرەب لێرن، تەنانەت مەکتەبی عەرەبی تایبەتیان بۆ کراوەتەوە. جا ئەگەر ئەمانە بەم شێوەی ڕەوا بنەوە بەڕاستیەوە لە داهاتووە مەترسیەکی گەورەیە بێ بۆ سەر دیمۆگرافیای کوردستان و وەرزی کوردستان. ئێمە وڵاتێکین وردە وردە هەنگاوی ئەوە نین کە پرۆسەی دیموکراتی جێبەجێ بکەین. لە حاڵەتی وا و کاتە ئەگەر ئەوان بەو شێوە بمێن و بن بە هاوڵاتی لەم وڵاتە ئەبێ جۆرە لە جۆرەکە حسابێکی ئەو تویان بۆ بکرێت کە ئایا بەگوتم وەکو هاوڵاتی کوردستانی ئایانە بمێنەوە لە کوردستان یا وەکو خوان. لەو حاڵەتە ئەبێ ئەو کاتە دەسەڵات و ئیداری کوردستان خۆی بڕا لەسەرەوە بابوو بچ شوێک تەعاملە لەگەڵاکە. بەڵێ دکتۆر زانا لەپاڵ ئەو دیوە ئینسانی کە ئەو ڕەهەندە مرۆیی کە مامۆستا سەلام ئاماژەی پێیە قەناعەتم وایە ڕەهەندێکی تریش هەیە کە پەیوەندی هەیە بە دۆخی ئاوارەکانی عەرەب ئەویش ئەوەیە کە ڕەهەندێکی سیاسیە. یعنی ئێمە خۆمان نەزانین لە عێراقا بڵین ڕیزبەندی و بەرەیەگرتنێک هەیە کە ئیتر هەندێک جار لەسەر ئەساسی مەزهەبیە، هەندێک جار لەسەر ئەساسی نەتەوایەتیە. بۆ یەکێکی تر لەو ڕەهەندانی کە ئەکرێ ئەمە گرنگی پێبین بەڕاستی و قسەکردنە بۆ مستەقبەل ئێمە چۆن مامەڵ لەگەڵ پرسی ئاواری عەرەبا بکەین ئەوەیە کە لێکەوتە سیاسیەکانی بوونی ئاواری عەرەبە لە هەرێمی کوردستانە بە چ شێوەیەکە بێت. چونکە ئەمە لە پاڵ شتێکی تری شایەوەیە کە گۆڕانکاریە لە دیمۆگرافیایە. دیمۆگرافیای کوردستان ئێمە تا ڕابردوویەکی زۆر نزیکی ژین بە ئێستاشەوە بگرە ئێمە یەک دنیا ناوچەمان هەیە لە عێراقا کە پێوترێ ناوچەی جێناکۆک. کێشەکە چییە؟ پەیوەندی هەیە بەوەیە کە زیاد لە نەتەوەیەک زیاد لە پێکاتێک لە شوێنەکە هاژین و ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووشا سەلمێنراوە
تا ئێستا حکوومەتی عێراقی تەنها مامەڵی لەگەڵ سیاسەتی ئەمری واقعا کردووە و تا و ژمارە زۆرە ئێمە ڕەنگە بۆ شارێکی وەکو شاری کەرکووک مستەڵەحێکمان بەکارهێناوە ماڵین عەرەبی ڕەسەنە ئەمە عەرەبی ناڕەسەنە بەڵام ئەم گۆڕانکاریانی بەشێک لە لێکۆتەکانی خۆی جەنگی دژی داعش گۆڕانکاریە لە خەریتەی سیاسی ئەم خەریتە سیاسیی تر زەویەکەشێک گۆڕێت یعنی ئەو دەردەی کە کاتی خۆی بۆ نمونە لە ململانی عەرەبی ئیسرائیلیا دروست بوو داوا لە وڵاتی ئوردون کرا بۆ نمونە لە سەرپەرشتی کەرتی غەزەب زفەی غەربی بکات کەرتی خۆر ئاوا بکات بەڵام دوایی وای لێهات ژماری ئاواری عەرەبی فەڵەستینی لەناو ئوردونە ئەوەنە زۆر بوو ناچار لە سەردەمی مەلی حوسێنە لیان ینی تەنانەت ئەو بەرەی ڕزگاری خوازی فەڵەستینی لیان بۆی کە هەستی کردی ئێستاش دیقەتی وڵاتی وەکو ئوردون بی ینی تۆزێ ڕقێک هەیە لە بەرامبەر ئاوارە فەڵەستینیەکانە لە بەرەی بەردەوام کێشی بۆ دروستکردن لە کاتێکە ئەم سەرپەرشتیاری و کەرتەش بوو کە بە ئەنجامی ململانی عەرەبی ئیسرائیلیا دروست بوو بەڵام جێگەی خۆی گرت ینی لە شوێنەکانی خۆیانە گرمۆڵە بوون کۆبوونەوە ئەوەی کە تا ئێستا وەکو ئاماژاستی پێکرێت لە هەرێمی کوردستانە تایبەت بە ئاوارەکانی عەرەب تەنانەت پێش ئەم دۆخەش ینی ئەوانی کە پێشتر هاتوون لە هەرێمی کوردستانە بوون ئەمانە هیچ بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون دەستبەرداری هەموو قیەمانە بن کە لای خۆیان هەبووە تا نەیانتوانی و لەگەڵ کۆمەڵگای کوردیا وەکو پێویست تێکەڵاو بن بۆ نمونە ڕەنگە لە ئاستێکی باڵایە لە پزیشک لە ئەندازیار لە مامۆسای زانکۆ کەتایەتی بۆ زۆر بە کەمی فێری زمانی کوردیە بێت تا ئامادەگەیەکی ئەوەی تیان نییە کە فێری زمانەکەی تۆ بێتەوە تا لەگەڵ کولتورەکەی تۆیان مامەڵە بکە بەڵکو بە ناچاریەوە ئەوە کوردەکەی ئەبێ لەگەڵ ئەوە خۆیان هەڵکە بەڵام لە پاڵم دۆخە ئێستا کە ئاوارەکان هێت ئەم ئاوارەیە لەگەڵ ئەوەی کە بڕەنگە لە هزار کەسا تۆ ئیسفادە لە پزیشکێکان بکەی یا لە ئەندازیارێکان بکەیەوە تاوەی کە هاتووە تەنها چییە دەستی کارە بۆ خۆی ئەوێت ئیش بۆ خۆی دۆزێتەوە تا گرفتێکی تریشت بۆ دروستەکە کە ئیزافتن بۆ گۆڕانکاری دیموگرافی کە لە وڵاتەکەی کات کە بۆ ناسراوە خێزانی عەرەبیە میشە خێزانێکی فراوانە بەردەوام و بە لێشاو شوێنەکانەگرێتەوە ئیزافن تۆ کە ململانەیەکی سیاسی شەیە لە وڵاتەکەیە کەواتە ئەم گرفتە سیاسی ئەم ڕەهەند لە پاڵ ئەم ڕەهەندە ئینسانیە کە منیش هاوڕام لەگەڵەوەی کە ئەبێ لە دیو ئینسانیەکە بەڕاستی هەموو کۆمەڵێک چیرۆکی زۆر تراژیدیە بێمان لە پاڵی وەستین بەڵام ئەو لەبەر چاو بگرین کێمە ناوچەی جێناکۆکمان هەیە ولامان کاتا لێکەوتی سیاسی زۆر مەترسیداری هەیە کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر دیموگرافیای کوردستانیش دروستەکە کاکشوانێمە دوو تایتڵی جیاوازمانەیە شتێک هەیە پێڵن ئاوارە شتێکە هەیە پێڵن پەنابەر ئاوارە بە کەسێکە وترێت کە لە ناو وڵاتی خۆیان لە هەڵەکەندرێەوە لە شوێنی وڵاتەکەی خۆیان جوڵێ پەنابەرەوەیە کە لە وڵاتێکی تری دراوسێ پەنابە بۆ وڵاتێکی تر کە ئەمە ڕێوشێنێکی تر یاسایی هەیە ئێمە ئەو ژمارە زۆرەی کە بە بڵێن ئەو 1.5 ملیۆن لە هەرێمی کوردستانە هەندەسا 80 بۆ 80 قسووری ئاواری عێراقی خۆیەتی کە یەتە شارەکەی تۆ مافیەوەی هەمان جنسی هەیە بە قوانینی عێراقی بۆی هەیە خانوو بکڕێ زەوی بکڕێ بۆی هەیە هەر شوێنێکی ویست هەڵی بژێرە بۆ ژیانتیایە ئەتوانێت لە ناو کەمپانە بێ ئەتوانێت بێتە ناو گەڕەکانەوە لەگەڵ تویا بێ بەدراوسێ ئەم نقطەیە کە ئەمە ناتوانین لە ڕووی یاسایەوە کابرای عەرەبی عێراقی ناچار بکەین لە شوێنێکە کۆمەڵێکی یاسایی بەسەراهینکەین ئەو قسانەی تۆ زۆر بۆ کەرکووک مەوزوعێکە کە پێویستە هەمومان لەسەری بوەستین بە پێچەوانەی هەموو ناوچەکانی تری کوردستانەوە دووەک هەولێر سلێمانی کەرکووک حاڵەتێکی تایبەتە حتا لە وەرگرتنی ئاوارەشە کەمترین ئەو عەرەبانەی کە هاتوونەتە کەرکووک لە ناو کەمپان هەمویان هاتووە وەرەقێکی ئەمنی تەیدێکی ئەمنی کردو یەکێک تەیدی ئەمنی کردووە و هەمویان هاتوونتە ناو شارەکەوانێ ئەمە ئەرۆک و برایان باسییان کرد هەم لە ڕووی دیموگرافیەوە هەم لە ڕووی ئەمنیوانێ هەم لە ڕووی سیاسیەوە بۆ دوورمەودا تۆ زەرری گەورەی لەکەی بۆ نمونە دوورمەڕۆ ئێمە هەموو وەزانین لە کەرکووک ئەمە 51 بە 49 لە نیزبەی دانیشتوانەوە ئێستا حالیان 62,000 ئاوارەی عەرەبی عێراقی هاتوونەتە کەرکووکەوانێ ئەم 62,000 زەربی پێنجێکە تقریبا 300,000ەکە 300,000 زیاتریش خۆی لانی شوێن زەربی شەشێکن ئایلی خێزانڵێ خێزانی عەرەب لە هەنێ شوێن بڵێن سەر ئەستێمانی بە 6 داناوە بەس لە کەرکووکەکان ئالە لەکسەر لیجێ مەحافەزەی کەرکووک بە 5 داناوە تقریبا 300,000ەکە ئەم 300,000 بەتەئکید بارودۆخی دیموگرافی شارەکە گۆڕێت ئێمە بێوەشمان لەبیر بێت حتا ئەگەر بەیانی کە ئەوە شتێکی دوورە ئەگەر بەیانی بارودۆخی عێراق باش بێتەوە داعش دەرکرێ ئەوانە نیزبێکیان هەرمێننەوانێ چونکە بە بارودۆخی کوردستان ڕاهاتوون هەنێ مەساڵحیان دروست کردووە جگەلەوە بارودۆخی کوردستان ئارامترە لەوانەیە بتوانن زیاتر جێگەی خۆیان بکەنەوانێ و لەو دڵڕاوچەی ناوچەکانی خۆیان دوور بگرن ئەم شەڕی داعش ئەگەر ڕەبتی کێمە شەڕەکەی داعش شەڕی داعش شەڕێکی درێژخایەنە زیات چەندین ناوەندی جیهانی ئەڵە شەڕێکی درێژخایەنە ئەم شەڕە درێژخایەنە شەڕێکە ڕاستە ئێستا واجهەکەی داعشە بەڵام شەڕێکە بۆ ڕسمکردنەوەی خەریتەی ناوچەکە جاکردنەوەی شیعە و سوننە لە یەک
ومن قەناعەتی شموایە لە نەتیجە ئەگەر ئەو شەڕە درێژخایانەی کە باسیەکەن وا بڕوات لەگەڵ قسەی کاکزانە هاوڕام ئاوارەکانی عەرەبی عێراقی وەکو کەمپەکان فەڵەستینیەکانیان لێ لە دیمەشق و ئەو شوێنانەکە نەتوانێت ئیندیماجکەن دواییشە بن بە وردە وردابن بە بۆرەی کۆمەڵی مەشاچیلی ئەمنی و سیاسی بۆ ئەو وڵاتی کەتیایەن. بۆیە بە تەسەوری من حکومەتی هەرێم لە ئاست ئەم خەتەرە گەورە کە ناحیە ئینسانەکانی هەموو بخینەوەلاوە خەتەری خوێندنەوەمان نییە. ئێمە حکومەتی هەرێم تا ئێستا ئیجتیماعیی تایبەت نەکردو بۆ ئەوە تا ئێستا پەرلەمانی کوردستانی ئیجتیماعیی تایبەت نەکردو بۆ کە زاهیرەیەکە هەمومان جیرۆ دەینی. بۆ نمونە من جارێک کرد لە بەرنامەیەک کاوتومە بەس لەسەر هەرێمی کوردستان ملیار و نیوە دۆلارەکەوێ ساڵانە. آخر خۆ حکومەتی عێراق تا ئەم دقەیە دوو وەجبە پارەی یاونەتێ وەجبەیەکیان سەدەمی مالێکی ملیارە دۆلاری بۆ داناون هەرێکی ملیۆنێ وەرەگرن ئایلەی ملیۆنێ وەرەگرن کە تا ئێستا نیوان وەریان نەگرتووە و ئێستا کارتێکی ئەلکترۆنیان بۆکەن مانگی ئایلەی 400 وەرەگرن. ئێمە ئەگەر ئەو جانیبەش دوایی دکتۆر باسیکا لەسەری ئێمە لەو جانیبەشوانێت تا ئێستا ئەو خێروبێرەمان لێ نەبینیون. کەواتە ئێمە لە نەتیجە پێویستمان بۆ هەیە نەخشەیەکی دوورمە و دادانین لە حکومەتوانە لە پەرلەمانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دیاردەیە بکەین کە دیاردەیە کە بەڕاستی لایەنی سلبی زۆر زیاتر لە لایەنی ئیجابی و ڕوئیامان چۆنە بێت. دکتۆر محەممەد ڕۆف ئەو کاکشان ئیشارەتی بە شتێکگا بەڵام ئێمە بە جانبێکی تری سوودەکانیشی وەربگرین. ینی ڕاستە وەکو کاکشانوتی حەجمی ئەو یارمەتیانی کە لە بەغاوە هاتووە یا لە منەظەماتی نێودەوڵەتیەوە هاتووە کەمە پێم وابێ ئاخر جار ئەمڕۆ لەگەڵ وەزارەتی کۆچ و گۆچبەرانە قسەم کرد ئەڵێ 400 میلیارد دینارمان سەرف کردەوە بە ئاوارەکان لە هەرێمی کوردستان. بەڵام ئاوارانی کە لێرن ئەوانەی کە لە ناو گەڕک و لە ناو ماڵەکان و لە دراوسەکانمان ئاژین خەڵکانێکن پارە سەرفەکەن خانومان لێگرن ئەچنە مەطعام تەکسیەگرن یعنی و بەروبوومەکانی کە لەوێ دوکانەکانیان کەیاوە بەکرێ خانوکان کەیاوە بەکرێ پارەکەن لێرە سەرفەکەن و خەڵکی هاوڵاتی وڵاتە خۆشین. ئایا لە ڕووی ئابووریەوە وای نەکردووە بازاڕی هەرێمی کوردستان لەم ئەزمە ئابووریان نێڵن بکەوێ؟ بەڵێ لە ڕاستیە ینی هەندێک وڵات هەیە هەر بە ینی کۆچ بەران دروست بە وڵاتێکی و ئەمریکا کە وڵاتێکی ئەوە نەگەورەیە زۆربەی هەرە زۆری خەڵکی دەرەوەن هاتوونە گەورەترین وڵاتیان دروست کردو ئوسترالیا نیوزیلندا ئەم وڵاتانە و ئێستاش ینی ئەو وڵاتانی کەوا دەرگای کۆچیان کردوتەوە بە ڕووی وڵاتەکەی خۆیانە ئەزانن کەوا کۆچکردن بۆ وڵاتەکان قازانجیان پێگەینە. ینی دیراسات هەیە ئەڵێ یابان و رووسیا کە دوو وڵاتن داخراون بە ڕووی کۆچە بۆ وڵاتەکانی خۆیانە دوای 50 ساڵ تووشی قەیرانێکی ئابووری زۆر زۆر گەورە بن و توانە ئابوووریەکانیان دابەزێ بە تایبەتی یابان کە ئێستا سێ وڵاتە لە قەواری ئابووریە. رووسیا ئەگەر نەوتی نەبووە تەواو ینی داتەبی ینی خۆی ئەگەر سەیری ئابووری بکەین و توانای ئابووری و دەرامەتی ئابووری و ئاسی گوزەران خوڵقێنەرە ڕاستەقینەکەی کێ مرۆڤ ینی گەورەترین سەرچاوی مرۆیە و ئەوشە سەرچاو مرۆیەکانی ترە خاتە گەڕ ینی بەدەر لە ینی لایەنە خراپەکانی ئەوەی کەوا لەوانەیە بڵین ینی جنسی عەربی زاڵ بێ بەسەر ئێمە خۆی لە ڕاستیە ئەو مۆزوعی حتا نەتەوایەتیەکانیش ئەوە شتێکە ینی زمانە لە زیاتر وەک لەوەی کەوا بڵین خوێنە یاخود جنسە ینی بەڵام ئێمە ئەتوانین ینی بەشێوەیەکی ئەگەر بەشێوەیەکی ژیرانە ئیش بکەین لەسەر ئاستی دەسەڵات و لەسەر ئاستی خەڵکی ئەو خەڵکانە لەوانێ ئەگەر بژمێنەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ببن بە کورد عەلی لەقەڵی سابن بە کوردستانی ینی ئەوانی کە کۆچەکەن ئەو خەڵکانی کەوا لێرە ئەمێنەوە ینی بتەوێنێتەوە عەقدێک دروستە بێ لە بینی ئەو خەڵکانی کەن بۆ ئێرە لەگەڵ ئەو قانون و تعلیماتانی کەوا لێرە ئەسەپێ ینی ئەگەر بێت و ئەوانە ینی مەسەن وەکو کاکسەلاموتی ینی وەکو ینی بەلێشاو مەکتەبی عەرەبیان بۆ نەکەنەوە بڕۆنە مەکتەبی کوردی وردەوردە زمانەکەیانە گۆڕێ بن بە کورد و دوای چەند جیلێک ینی هەر خۆیان بە کوردیش دەزانن ینی ئەم میلەتانە هەموو دروست بوون لەسەر ئاسی جیهانی ینی ئەوە لە ڕاستیە ینی ئەگەر بتوانرێ بە ژیرانە تەعامل لەگەڵ مۆزوعەکە بکرێ ئەو کێشە نییە لە ڕاستیە لە ڕۆ ئابوووریەکەیەوە ئەوانەی کەوا کۆچەکەن دوو لایەنەیە فشار دروستەکەن لەسەر بە تایبەتی ئەگەر بە لێشاو بێت و لە ماوەیەکی کورتە فشار دروستەکەن لەسەر خەدەمات بۆ من لەسەر تەندروستی لەسەر تعلیم لەسەر خەدەماتە ئەساسیەکان لەسەر زەوی بەڵێ لەسەر زەوی فشار دروستەکەن لەوانێ بنە هۆکاری ئەوەی هەواڵ هەڵاوسان دروست بکە بەڵام لە هەمان کاتیشا ئەوانە خۆیان عنسوری بەشەرین بۆ ماوەیەکی تریانە ناو بواری ئابووریەوە چالاکی ئابووری ئەنجامتن لە هەمان کاتەوەکو تۆ وتت ئەمانە پاران پێ پارە سەرفەکەن لە شوێنە ئەمێننەوە شتەکڕن ئەمە ینی حرەکەت دروستەکە ینی مەسەن ئەکسا ینی لەو فەرەزدا
ئەم هەموو ئاوارانی لێرەن ئەگەر بە یعنی لە پڕ نەمێنن ینی وڵاتی ئێمە لە تووشی کەسا دەبێ ینی حتا ینی لەسەر ئاستی وڵاتان ئەو وڵاتانی کە زیاتر گەشەکەن ئەو وڵاتانن یا خەڵکی زۆریان تایە بۆ نمونە هندستان چین یان وڵاتانی کەەوە خوان کردوتەوە بەڕووی هاتنی خەڵکە يعني ئەو خەڵک ینی حتا باسی ئەگەر کۆچش بکەن ینی مەسەرەن ئەو شوێنانی کەوا کۆچیان لێواکرێ بە دواکەوتو ئەمێنەوە ئەوانەی کە کۆچیان بۆکرێ بە تایبەتی نەوعێتی ئەو خەڵکان ئەگەر خەڵکیکی بەتوانە بن ئیشکەر بن ئەوانە مساهەمەکەن لە زیاتر پەرەپێدان و گەشەپێدانی ئەو وڵاتە چکە ئەو ینی مەسەرەن ئەگەر بە تایبەتی ئەگەر بڵین خەڵ عەقڵێ بێت کاک دکتۆر ببوورە وەڵای من زۆر لە سلانە ئیجابەکەی و قسە کرد ئەزانی کاک دکتۆرجان لە هەموو وڵاتێکا بە تایبەتی وڵاتە پێشکەوتوانی ئەوروپا کە ساڵانە تهدیدیەکەن دیاریەکەن ئێمە ئەم ساڵاتوانین 100,000 کەس وەرگین بەڵام ئەمەی ئێمە بە لێشاو خەڵک هاتووە و هەموو حقوقێکی یاساییشی هەیە کە ئەتوانی نیشتە جێبێت و ئەتوانی وەزعی دیموگرافی وڵاتان بشێوێنێ هەنێ وڵات هەیە نمونەیە نینەوانێ هەنێ وڵات هەیە ئێستا دوورمەڕۆ کەنەدا چەند مقاتعەیەکە مقاتعەیەکیان فەڕەنسیە تەسەورەکەی نایڵێن یەک کەسی ئینگلیزی بچێتە هین کات دەوێت ساکن بێت لەناو پەرلەمانەکەیان نابوت نییە بە زمانی ئینگلیزی قسە بکەی هەر فەڕەنسی قسە بکەی دانیشتوانیشی کەمە و مەساحێکی زۆریشێ و وڵاتێکی زۆر دەوڵەمەندیشە ئەمەی هەیە زاهیرێکی تەبیعی نییە ئەو هیجرەیە نییە کە ئێمە لێرەوەی کەین بە ئەوروپا و وڵاتاندا بەشمانەکەن و بە یەک کۆمەڵ سیستەم و ئیندیماجە ئاڕوونەتا وردە و دابین بە بەش لەو کۆمەلگایە کارچەند هێشتا هەر ماومانە یعنی من قەناعەتمە ئەمە ڕوەسلبیەکەی زیاترە هەرچەند من بۆ ناحیە ناڵم خوانە خواسە نەزعی ڕاسیزم و ئەوانە زیاکەین قسەکانی تۆ زۆر زۆر جوانە وەکو وتم یعنی مەسەکەوێتە سەر خۆمان یعنی حتا لەسەر ئاستی فەردیش یعنی ئێمە مەسەلەن سال هەنێ جار ینی هەیە خەڵکێک هەیە مەسەلەن لە کەرکک لە شوێنانی تر ینی کورد و تورکمان خۆ تورکمان لە کەرکووکە ئەقەلیەتن تورکەکە بە کوردەکە بە تورکمانی قسەکە لە کوردەکە تورکمانەکە کوردیش ئەزانێ ینی نایە بە کوردیەکە قسە بکە ینی بەشێکی کەوێتە سەر فەردی کوردی بەشێکەوێتە سەر دەسەڵاتی کوردی ئەگەر بێت و ینی بیسەپێنێ بەسەر ئەو خەڵکانە ئەبێ هەر لە مەکتەبی کوردیا بخوێنن وردە ئەو خەڵکە فێری کوردیە بێ وکوتیشم ئەمە مەسەلەی قەومێرشێکی ینی وەهمە دروست بۆ لە ڕاستیە زمانە ینی ئینسان و ئینسان فەرقی نییە ینی ئەوانە ئەبن بە کورد و دوای ئەبن بە دەعمێ بۆ حتا بۆ خەڵکی کوردستانیش ینی خەڵکێک ینی مەسەلەن ینی میلەتی گەورە لە ینی شتی گەوری لێ ئەوە شێتەوە يعني زەخت دروستە بێت لەبەرەوە ینی لە ڕاستیە ینی من ینی بە خەتەرێکی زۆر زۆر گەورەی نازانم هەر چۆنیش بێت لە ڕاستێمە بەشێکی لە عێراق ینی تۆ ناتوانین دەرگای خۆت داخی بەڕووی ئەو خەڵکانە بێت حتا لە ڕۆ ئینسانەکانیشەوە هیچ ینی نەتەوەیگرتەکانیش لێو قوڵ ناکە ئەو شتە بکەیت ئەگەرم حاڵەتە هێور بۆ وەزعەکە بەشێکی زۆریان نەگەڕێنەوە ئەوانەی کە ئەمێنەوە ئیستیقرارەکەن ئەوکو وتم ئەگەر تەعاملێکی ژیرانە بکرێت لەگەڵیانە ینی لە ئەنجامە ئەبن بە کوردستانی دواتر ئەش بن بە عنسوری کوردی ینی خەتەری ئەوە گەورە نییە ماوسەسان توی شارەتە بە شتێکگانی و مناقەشێشەوە دروست بوو کە ئەو ئەربانی لێرەن ئێمە چۆن وا بکەین کە ئینتیما قەومەکان بگۆڕین بە ئینتیمایەکی مواتەنە بیکن بە هاوڵاتی لەباتی وەکو عەرەب لێرە بن وەکو هاوڵاتی لێرە بن بە تەسەوری تۆ ئەمە ڕێک پەیوەندی بە مەسئولیەتی حکوومەتی هەرێم و دامودەستگاکانی و نییە کە جوێکی وا بخڵقێنێ و خەڵکانەی کە لێرن لەباتیەوەی بە ئینتیما عەرەبی و بە جولە عەرەبیەکانەوە لێرە بژین وا بکە وەکو هاوڵاتیەک هەست بە ئەوە بکەن کە لە هەرێمی کوردستان ئاژین و با بڵێن کاراکتەرە هاوڵاتیەکەیان زاڵ بێ بەسەر کاراکتەرە قەومەکانە ئێمە مادەم ئەو مەترسیەمان هەیە لەگەڵ عێراقا کە کول تا ئێستا کۆمەڵە کێشەیە چارەسەر نەکراوەی لەوانە کێشەی خاکە یەکێ لەوانە کێشەی نیشتە جێبوونە کە ئەگە تۆ سەیری دانیشتوانی کەرکووک بکەی لە ساڵەکانی 20 تاکوتەرا عەرەبیتیا بووە و تورکمانیش کەمینە بوو بەڵام ئەو نیشتە جێبوونە نایاسایی کە ئەوان کردیان وردەوردە وای لە هاتوو ئێستا لە ئاخر قسەی کە جەنابی نامجال وتی کردی بە تەقسیم سێشی کرد کەرکووک یعنی ئەو نیشتە جێبوونە ناسایە بوو بە واقع مادەم ئەو جۆرە مەترسیە لەبەردەممانەیە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئەگەر هەر ناچاریش بن لە ڕووی ئینسانەکەیەوە یا لە ڕووی هەر لێقۆمانی خەڵکەوە بێ ئێمە ئەو مەترسیە نادیدە نەگرین کە ئەمانە ئەگەر نیشتە جێ بوون ئەبێ وەکو هاوڵاتی کوردستان من ئێستا کە چووم کاتی خۆی داوای لجوم کردووە لە وڵاتێکی وەکو سوید پاش چەند ساڵە بووم بە هاوڵاتی نەنووسراوە سەلام عەبدوڵڵاه کوردە نووسراوە سەلام عەبدوڵڵاه
هەڵگری ناسنامەی سویدێ لەوێ من وەکو کورد لەوێ نیمیتر وەکو سویدێ لەوێژم هەموو مافی خەڵکێکی تاچێکی سویدیمان دێ هەر لەبەر ئەوەشەکە ئێستا 5 ئەندام پەرلەمانمان لە سوید لە پەرلەمانی سویدایە ئەلێ مەگەر ئەمانەی هەر قوبوڵنی قوبولیان کردن هەچە من پێم وایە قوبوڵ نەکردنیان باشترە کە دوای نەمانیم شەڕە وایان لێ بکە ئێستا یا لە کەمپا بن یا لە جۆرەکان بە جۆرێک ئەو نیشتە جێبوونیان لێ قوبوڵکەی کە کاتی بێت تا کاتی ئەو مەشاکلانە حەل بگەڕێنەوە من لایەنگیری ئەوم کە ئەمانە بگەڕێنەوە باشترە هەرچەند دکتۆرە لە ڕووی اقتصادی وە لە ڕووی ئەوەی کە نفوسی کوردستان زیان کە ئەمانەگە لە مستەقبلێکی دوورا بن بە کورد ئەو سوودە هەیە بەڵام من مەترسیەکە زیاترە بینم لەوە لەبەرەوە پێم باشە ئێستا لەم زروفی ئێستا بە جۆرێک بە عەقدێک لەگەڵ ئەمانە بێت یاگە هەرنەبێ بۆی کەوتم وەکو هاوڵاتی بوون لە داهاتووە وەکو هاوڵاتێکی کوردستانی کە عەرەبێکی داوای مەکتەبی عەرەبی نەکات داوای شتی عەرەبی نەکات مستەمر بەجلی عەرەبیەوە نەسوڕێتەوە تووشی ئێستاگەر وای لەبێ لە دووەکان نیو بە نیو ێستا ینی 2 ملیۆن عەرەبی ئاوەرەی لێ و 2 ملیۆن شتێژی لێ ئەگەر ئەم 2 ملیۆنە بکرێت بە دیزاشە عەرەبی و بە کڵاو بە ئەڵڵاو ئەکبەرەکە بن تو فەرق ناکە وازەنی لە وڵاتێکی عەرەبی نە ئەبێ وەکو ئەوروپای لێ بکەن ئەبێ ئینتیگرێشن کردن تۆ بێ ئیندیماجی بکەیت لەگەڵ ئەو مجتەمەعی کە تیاژی اینجا ئایا عەرەب ڕەغبەتی ئەوەی تایە ئیندیماجی بکە ئەگەر خوای کرد و ناچار بوون وازن لە عەرەبەتی با بڵێن لە دوورمەودا هێنا هاتن وەکو هاوڵاتیەکی کوردستانی نیشتەجێ بوون تەسەڕوفیان کرد باش سەری عەرەب لە سوید تۆ خبرەت هەیە لەوێ ئامادەیە واز لە شناسی عەرەبێکی بێنێ وەکو هاوڵاتێکی سویدی بژی ئەگەر لەوێ ئامادە بووە علامەتی ئەوەیە پەیوەندی بە ئەو سیستەم و با بڵێن ڕێوشۆنە مؤسساتی و دام و دەستگایەوە کە وڵاتەکەی هێتی کەواتە لای ئێمەش ئەبێ ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان ڕێوشەنمان هەبێ بۆ ئەو ئیندیماج و ئینتیگرێشنی تۆ باسێکەی لەوێ ئەوان سیاسەتێکیانەیە هەڵدانم بۆ ئیندیماجی و خەڵکەی کێتەوێ طبعا ئەوان نانێت تۆ دینەکەی بگۆڕی هەنی عادە و تەقالیدی خۆ بگۆڕی بەڵام ئەوانەوێ قبولی ژیان و نۆر ئەو نۆرم و ئەو ترادیشنی کە ئەوانیشانە تۆ بێ قبولی ئەو سیستەمە بکەی مەسەلا لە سوید قبول ناکرێت مەکتەبێکی سانەوی بەس بە کوردی بێ یا بە یۆنانی بێ یا بە عەرەبی بێ بەڵام قبولێکن مناڵەکەی فێری زمانی عەرەبی بکەی وەکوانە زمانی دایک ئەو خەتەر نییە دواتر لێ پرسراوەتەکە هی وڵاتەکەیە هی وڵاتەکە ئەوان لەوێ بۆی ئەو مەجاالان دروست نەکردووە ئێستا 100,000 کورد لە سوید دەژی بەڵام تۆ نەبوو بەجالێ داوای حکمی زیاتی بکە یا داوای مافی خۆ بکەی مافی خۆت مافی تاچێکی سویدە لەبەر ئەوە ئەوان بە قانون ئەو ڕێوشانیان داناوە کە ئەژنەبی وەرەگرن مەبەستیانەوەیە بیکەن بە سویدی یا قبولی نظامی سویدی بکە دینی لێ دەرکەی باقیە بێت و کوان تەسەڕف بکەیت دینەکە و کەیفی خۆت مسلمانی مسلمان بە مەنعاتیان نییە بەڵام زەنبەکە هی کابرای عەرەب نییە کە ئیندیماج ناکە زەنبەکە هی ئەو دام و دەستگا و ئەو وڵاتەوە ئەو یاسانەیە کە کارپێکرا لە وڵاتەکەیە کەواکە ڕێگەیەکی بۆ داناوە کۆریدۆریی بۆ داناوە بۆی بێتە ناو کۆمەلگەی و ئینتیگرێشن بکە و ئیندیماج بکە هەدەفی ئەوان ئەوەی تۆ تێکەڵی کۆمەڵەکەیان بیت هەر نەبێ ئەو جۆری ژیانی کە ئەوان ڕۆژانە تەطبیقەکان ئەو قانونانی کە دەران کردو تۆ بێ ڕێز لەو قانونە بگری ئەگەر تۆ هەموو ئەوانە قبول کرد ئەوانیش ناسنامەی سویدی دێنێ کە هەموو مافیکی سویدی هەبێ مەبەستی ئێمە لەرە ئەم مەسەلەی لە شاو عەرەبەیە کە نیسبەتی هێژگا زۆر مەسەلە و کاشوان ئاماژەی پێ ئەو وڵاتانە بە حساب لاجی وەرەگرن مەسەلە سوی ساڵی نووسێتی بۆی متحیدە بڵێن 1200 کەس مێلاجی لەوە زیاتی ناوێ تووشی حسابی استیعابیەوە ناکە پۆپولیشنی خۆشیەکە کە چەنە بەس تۆ لە پرێکە 9 ملیۆن وەکو تۆ لە کەرکووک لە پرێکە 300,000 نەفەر ئێم 1,000 نەفر جار لە چۆن نیشتەجێیەکی چۆن بە خێوێکی ئەمانە ئەکەوێتە سەر ئەوە لەبەرەوە ئەوان بە حساب وەرێگرن یعنی خۆش حسابی ئەوان کردو کە ئەم وڵاتی ئەوان خۆ ناکرێ هەمووی هەر خوێنەوار بێت پێویستان بە کرێکارە پێویستان بە پاکەرەوەی پێویستان بە شاگر مەطعەمە هەر بۆ نمونە لە ئەڵمانیا ماوەیەک دەنگێکی وا بوو لە ساڵەکان هێشتا کە تورک دەرکەن لە وڵاتە دوایی سیاسی پیاوەقڵەکان تێ باشە گەر تورک دەرکەن ئەیچێ جادەکان پاکاتەوە ئەیچێ لە مەطعەمەکانە خزمەت کە ئەیچێ قیتال لێ خۆڕێ ئەیچێ فلان ئیشکە لە فلان معاملە یعنی ئەوان پێویستیان پێێتی بەڵام ناڵن وەکو خۆی بێتەوە تەسیر کاتە سەر تەکمیل و دیموگرافیای وڵاتەکە بە یارمەتیتان ناوبڕێکمانەوە گەڕێنەوە دوایم ناوبڕا ئەگەڕێنەوە بەردەوام من لەگەڵتان
جارێکی تر سڵاو بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر بابەتی ئەم ئەڵقەیەمان کە قسەکردنە لەسەر کاریگەریەکانی زۆربوونی ئاواری عەرەب لە هەرێمی کوردستان. کاگێ زانان پێش ناوڕەکە جەنابە ویست قسە بکەی من پرسیاری ئەوم هەیە کە ئەم مۆزوعە جگە لە جان بە مرۆیەکەی و جان بە ئابوورەکەی جانبێکی سیاسی گرنگیشیە لەبەرەوەی ئێمە لەگەڵ وڵاتانەی کە ئاوارەیەکی لێ هاتووە کە وڵاتی خۆمانێکیان کە بەشێکە لە ئێمە بەشێکین لێ عێراق وڵاتێکیان وڵاتی سووریا لە هەردوو وڵاتەکە کورد کێشەی لەگەڵ عەرەبا هەیە و کێشەکەشی کێشێکی تاریخیە. مشکلەکە لەوە ئێمە ئەو ئاوارانەی کە لێرین ئەگەر بەراوردێکین بە ئەزمموی هەندێک وڵاتی تر کە مشکلی سیاسی لەگەڵ ئەو وڵاتانە بۆ کە ئاوارەکەی لێوە هاتووە یا لەگەڵ ئەو شوێنانە بۆ کە ئاوارەی لێوە هاتووە ئەم وڵاتی ئێمە ئەم زاهرەیە بۆنی ئەوەی لەنایە کە لە داهاتووە با بڵێن بزوتنەوەی سیاسی بزوتنەوەی چەکداری و کێشەی سیاسی و پشێوی سیاسی لێ دروست بێ لەم گروپە با بڵێن ئاوارەیانی کە لە هەرێمی کوردستانە هەن ئەگەر بۆن منە تەجروبەیەکی وەکو تەجروبەی ڕۆندا وەرگرین لە ساڵی 90 هەموو ئاوارە ڕواندایەکان لەوە گەندا بزوتنەوەی با بڵێن نیشتیمانی ئەو ڕواندایان دروست کرد و جارێککە پەلاماری وڵاتەکەی خۆیان نایەوە. لە تەجروبەی ئەفغانستان کاتی خۆی کە لە پاکستان ئاوارە بوون بزوتنەوەی بەرهەڵسکاری سۆڤێت لێەوە دروستیان کردو ئێستش پاکستان بۆ بەشێ لەو ملانەیە کە لە بینی پاکستان و ئەفغانستانە هەبووە. تەجروبەی ئەوەی خۆت ئیشارەت پێیا تەجروبەی فەڵەستینەکانمان هەیە لە ساڵی هەفتا لە ئوردون بوونەمایی بشێوەیەکی زۆر و لە 75 لە لوبنان شەڕی ناوخۆیان دروست کرد کە هەر ئاوارەی با بڵێن فەڵەستینی بوون لە وڵاتێکی تری دراوسیانە. ئەم مۆزوعی ئێمە بۆنی ئەوەی لەنایە کە ئایا بۆن منە ئەگەری ڕزگارکردنەوەی مۆسڵ لەلایەن خەڵکانی ئاوارەی عەرەب لە هەرێمی کوردستان لەلایەن خەڵکانێک و ئەسل نجێفی و ئەو با بڵێن گروپە ئاوارە عەرەبێ مسڵاوی کە لە هەرێمی کوردستانە هەن و بە حساب چەکدارەکرێن و لە سەربازگەکانە هینەکەن تەمرینەکەنوانە ئەم جۆرە جوڵە و با بڵێن جم و جوڵە سیاسی و عسکەریانە بۆنەوەی لەنا کە ئێمە بیمە بەشە لە پشێوەیەکی سیاسی بەهۆی ئەم ئاوارانەوە. ڕاستە تەبیعی ئەو تۆقیتاش بەڕاستی کە گرنگە تا بەنظر ئەتیباوەرگرین ئێمە لە تۆقیتێک کە ژمارەیەکی بێ شمار عەرەب هاتووە تا هەرێمی کوردستانەوە کە هەرێمی کوردستان لەو لە لووتکەی ململانیا بۆ لەگەڵ حکومەتی ناوەندە کە حکومەتی ناوەند بە هەموو شێک بەدەر لە مەسئلەی تائیفی و مەزهبی لەگەڵ عەرەبا مشکلی هەبووە کە بریتیە بە لە حکومەتی عێراقی. تۆ بە هەنێ شتەیەکە بێ بەنظری ئەتیباری وەرگرین بۆ نمونە کاتێک کە ئاوارەیەک لە ئەنبارەوە دێتە ناو بەغدا و حکومەتی عێراقی ڕەزامەندی نانوێنێت بە پاساوی ئەمنی بەڵام لەپاڵ ئەوەشە حکومەتی عێراقی بە پاساوێکی مەزهبی ناوێت دیموگرافیای بەغدا بگۆڕێت چکە ئازانم ململانەکە لەسەر بەغدایە بەڵام لە مقابلە کورد چ سوودمەندێکە بێت لەم پرۆسەیە. منەوەی کە بەڕێز دکتۆر محەممەد ئاماژەی پێیا ینی ڕەنگە من نەتوانم لە دیوە اقتصادێکەوە قسە بکەم بەڵام ئەوەی کە منەزانم لە ڕووی سیاسیەوە شاری قەرەباڵغ شارێکی نائارامە هەندێک جار لە ڕووی سیاسیەوە کە گرفت و ململانی سیاسیت بۆ دروستەکە و نازانین دوای چۆن مامەڵەکە دەرئەنجامەکانی بکەین. یعنی یەکەی نمونەیەکی زۆر بەسیط بێنینەوە باشە کۆی گشتی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بە نەزەر ئەتیبار وای دابنین ساڵی 2010 بژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقیە کرێت کام مێزانە ڕازین هێزێکی سیاسیت هەبێت لە بەغدا نەیاری کورد بێت و بەڵام لە هەرێمی کوردستانە لە سلێمانی هەولێر دووە کا دەنگێکی زۆر بێنێت نوێنەرێکیان هەبێ خۆی کاندید کات لێرەوە دەنگی پێوە دەنگەکە بچێتەوە بۆ حکومەتی ناوەند کاتە تۆ لێرەوە منافسێکە بۆ دروستە بێت دەنگەکانی پارێزگاکانی شەبات بە دەرئەنجامی ئەگەر ئەمانە بمێنەوە ئەگەر تۆ نەتوانانی ڕێکاریەکان لە بەرامبەرە دابنی ئیزافەتەن بۆ ئەوەش لە ناوخۆیە کە هەستەکەی جۆرێک ململانێت دروستەکە من نمونەیەکی زۆر بەسیط بەداخۆ خۆم نەمتوانیوە لە دەرەوە ڕاپرسی بکەم بەڵام ئەوەی کە خوێندکارەکانی خۆم بە نمونەیەکی زۆر بەسیط مانگێک لەمەوە پێش ینی پەیوەست بە مادەکەی خۆمەوە پرسیارێکم لێ کردن وتم لێ وەرقەیە کانای خۆتان منووسن بەڵام بنووساگەر تۆ بی بە کەسی یەکەمی شارەکە فەرمانێ دەرکە لە بەرژەوەندی گشتی یەکەمشت چیەکەی باوەڕەکەی ینی لە کۆی 110 خوێندکار لە سای هەشتایان زیاتر یەکەم شتیانەوە بوو کابە من عەرەب دەرکەم ئەنی وتم ئەی خوێنمەوە شتەکاندان هەندی کاونە شتی توندیان نووسی بوو نەمەتوانی بیخوێنمەوە لە چاو بە بەعزێک ینی تەبریری ترم بۆ هێناوە کەواتە لێرەیە هەستەکەی لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خەڵک هەستەکەی ڕەتفعلێکی توندی هەیە چونکە هەمومان درک بەواکەین کە بە بەرنامە نییە ئەوەی کە مامۆستا ئاماژەی پیا زۆر ڕاستە ئەگەر بەزیرەکانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخایە بکەین بەڵام ئێمە لە دۆخی شەڕین و کوردستان خۆی ئەناڵێنێت بە کۆمەڵی قەیرانەوە قەیرانەکان هەندێکی خەدەمات هەندێکی سیاسی هەندێکی اقتصادی هەندێکی ئیجتیماعیە ئەم گرفتانە جارێکی تر سەرپای ئەمانەی جارێکی تر ململانەکەت بۆ دروستە بێتەوە تا لە پاڵ ئەمەشا مشکلەیەکی تری مەزهبی مشکلەیەکی تری نەتەوایەتیت بۆ دروستە بێتەوە کە قەیرانێکی تر بۆ دروستەکاتەوە من تەرکیزەکە لێرە قسەکردنە لەسەر قەیرانە سیاسیەکە بۆیە بە دڵنیاییەوە گرفتی ئەومان هەیە کە لە ئایندەیە ئەمانی کە ئەم هێزانی ئەم خەڵکانی کێدێن مانە هەرێکیان بەش بە حەڵی خۆیان ئینتیمایەکی سیاسیان هەیە
و ئەمانش ئەگەڕێنەوە بۆ مەرجعەکانی خۆیان لە ڕووی سیاسیەوە بۆی ئەمانە جارێکتر لە ململانەکانە بەگەڕەخرێنەوە ئیزافەن بۆ ئەوەی کە لە ڕووی ئەمنیشەوە ڕەنگە ئەمانە دایان کەسیانتیا بێت لە جۆری شانەی نووسوو بن کە نازانی بۆ دۆخێکی دیاریکراوە لە پاڵ ئەمەشە لە ڕووی دیموگرافیەوە سەری کۆمەلگاکان کە ئێمە لاندێک مجتەمەعاتا بینیمانە بۆ ڕەنگە لای بەریتانیەکان لە بە حکومەوەی کە بۆ سینیەکان ژمارەیەکیان زۆرە گەڕک زۆرە بە ناوی سینیەکانەوە گەڕێکی بۆ نەی پاکستانیەکان یان هندەکانیان ڕەنگە عەرب میسرەکان لە وڵات عەربیەکانە زۆر بەیان پەرداوازە بوون بۆیە زۆر نائاساییە بێت ئەگەر بۆ نمونە تۆ هاوڵاتێکی پاکستانی بچێتە منطقەیەکی سینیەوە لەبەر ڕۆبڕووی کێشا بێتەوە چیڵێ ئەم بۆ ناگەر شاری سلێمانی بە نمونە وەرگین ئەطرافەکانی شاری سلێمانی بەشێکی زۆری ئاوار عەربەکانی تایە کۆبووتەوە کە ڕەنگە بە دەگمەن هەندێکیان بە کوردی قسە بکەن کامەش گرفتێکت بۆ دروستەکە لە ئایندەیە واتە ئەو بۆ شێوەیە نەهاتووە کە ئامادە بێت دەستبەرداری بەهاکانی خۆی بێت و لەگەڵ مجتەمەعی کوردستانیان تێکەڵا بێت چونکە ڕەنگە نمونەیەکی ئەنجاوازێکی زۆر سەرەکی هەیە لە نێوان کۆمەلگایەکی وەکو سویدی لەگەڵ عێراقیە چکە و تا ئێستا خۆی بە هاوڵاتی ژمارەیە کە زانێ لە عێراقا و دەوڵەتەکە ناوی دەوڵەتی عێراقا و زمانی عەرەبی زمانێکی فەرمیە لە عێراقا کەواتە ئێمە خوێندکارەکانی زانکۆ عەرەبەکان کوردۆلۆجی بە زمانی عەرەبی خوێنن یعنی کەواتە تۆ ئەو ئامادە نییە یەک دەرس ینی بۆ نوێمە لە کولی قانونە لە پۆلیەکە و تا پۆلی چوار کوردەکان هەمووی مادەکان بە زمانی عەرەبی خوێنن کامە لە دیوێکا بۆ من شتێکی زۆر باشە قەی ناکاڵی لەبەرەوەی کە لە پاڵ زمانی دایکە ینی خوێندکارەکانی فێری زمانێکتر بێت بەڵام ئەو یەک مادەی هەیە بە زمانی کوردی بە زمانی عەربی کوردۆلۆجی بە زمانی عەربی بۆ نووسیتەوە کەواتە ینی ئیزافەتەن بۆی کە حکومەتیش ڕەنگە پلانێکی نییە بەرنامەیەکی نییە بە شێوەیەکی زۆر عەشوایی ئەمانە بەسەر مجتەمەعەکەیە بڵاو پەرشوو بڵاوبوونەتەوە خۆشی ئامادەگەیەکی ئەو تۆیتیان نییە کە لەگەڵ مجتەمەعەکەی تواتێکەڵاو بێت یعنی وەکو تو نمونە ئەمە زۆر عەرەب هەیە کە ساڵانێکی زۆرە لە نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستانە هێشتەجێ بەڵام زۆر بەدەگمەن دەستبەرداری کۆمەڵێک ینی بۆ زمانەکەی خۆی بۆ یاخود ئامادە نییە ئەڵێ زمانی کوردووە زمانی کوردی ئامادە نیم یعنی لەگەڵ یا تێکەڵاو بۆیە ئێمە لە دیوێکەوە مشکلەی زمانی سۆرانی و بادینیمان هەیە لە دیوێکی شۆجا عەرەبێک شتەیە لە وەڵام فێر نامەوە خۆتان نێگران نەکرێتەوە من مشکلێکی تری بۆ دروستەکەمە بۆیە ئەمە من گومانم هەیە لەسەر ئەوەی کە دەرئەنجامە لێکەوتەکانی لە ڕووی سیاسی و ئیجابیاتێکی ئەوتۆی هەبێت ڕەنگە لە ڕووی اقتصادی و شتێکی تری زانی جانیبێکی تری وەرگرین کە لەوانەیە کەمتر زانیاریمان هەبێت لەسەری ئەزانی ڕاستە ئێستا کە داعش بەناماری ڕوومادیەوە و ئەوانەی یەنە دەرەوانێ و ڕائەکەن سونەن و بە مەسەلەیەکی سیاسی سەربازی دێنەم ناوچانەوانێ بەڵام مامەڵەکردنی حکوومەتی بەغاش بە هەمان شێوە مامەڵەکردنێکی سیاسی زۆر و دیموگرافی زۆر وردە وەکو کاکزانە ئیشاتی بۆ هەنێشتدا دوور مەڕۆ تکریتەوە نزیشی 2 مانگە ڕزگار کراوە بۆ ناڵن ئاوارەکەم گەڕێتەوە هێزە ئەمنیەکانی عێراق ئەمەیان سەمامدا ناوە کە یەک ئاوارە نەگەڕێتەوە لە نەتیجا ئاوارەکان من جاریش کەشەمەژە بۆیمەوە وەکو فەڵەستینیەکانی دیە بەڵام ئاوارەکانیش دابەش بوون بۆ نمونە ئێمە کەمپێکمان هەیە ناوی یەنی شەهیرە 5300 ئایلەی تایە لە نزیک ئامەدە هەموو یەزیدین شارەوانی ئامادەی ژێنێ حکومەتی تورکی هیچ حەقی نییە پێوەی بەڵام ئێمە چەندین کەمپمانەیە لە سروش هەمانە بەرامبەر کوبانی لە ئورفا هەمانەوەی خۆمان پێڵێن ڕۆحا هەر هەمووی عەرەبی سوننەی تایە تورکیا هەموو پێداویستێکی بۆ دابین کردوون یعنی ئێمە حتا ئاوارەکانیش دابشکراون بەسەر ئەو ململانەی ئەقلیمی لە ناوچەکە هەیە بۆیە بە کوردی و بە کورتی ئێمە لە ناو کێشەیەکی زۆر گەوراژین و ئەو کێشەیە من لە ڕووی ئەوان ناکە بڵێم هەر ئەوان قومبەلەی مەوقوتن ئێمە کێشێکمان ناوەتە ناو کۆمەلگای خۆمانەوە بۆمبێکە ئەم بۆمبە ڕەبتی هەیە بە تەتەوراتی سیاسی و عسکەریوانێ لە هەرێمە خۆمان بەڕغبەتی خۆمان نەمان هێناوە واقعێکی قانونی کوردستانی بەستۆ بە عێراقەوە کە تۆ بەڵام هیچ خوێندنەوەیەکمان نەبووە و هەر هەمویان هەرجێکی چانیت وەرەقەیەکی ئەمنی بێنێت پاڵپشتێکی کەسێک بێنێت لە ناو شارەکانی خۆمانەوانەیە یەکسەر وەرێگرین با من هەنێ نمونە بێنمەوانێ کاکزانە ئەمەژی بۆ یەکشتی ئەوە ڕێی عامی خەڵکەوەی تەلەبەکانی تۆ و بە ئێمەشیش ناکرێت با ئێمە بڵین هیواشانبات خوا لەسەر لە حەزەی بۆستین کام لە ناو قوتابیەکانی خۆیەکرێتی ئەمە بێ دوای ڕغبەتی عامی خەڵک بکەین لە مۆزوعی وایە بەبێەوەی بەڵامەوە بکەین کە خەڵک چۆن تێڕوانینی بۆ ئەم مۆزوع چییە خەڵکی ئێمە زۆر بە ئاسانی ئامادەیە بێگانە ڕەتکاتەوە ئامادەیە جانی لێبوردەیی خۆی پەرەپێنەیە ئامادەیە یعنی جانی شۆڤێنێتی خۆی پەرەپێ با و بە چاوی ئەوانە هەمووی ڕاستەکاری خەڵک بکە و چۆن پێشەکەی غەر بەچی پێشکەوتە بۆ پێشکەوتووە کە دەرگای کرۆتەوە لەسەر جیاوازی دینی و تایفی و قەومی و هەمووانە ئەچیتە ئەوروپا مەطبەخ و مەطعەمی هەموو ملەتێکی لێیە بەمەوەی کرۆتەوە سەقافەی خواردن هەڵبژاردن و سەقافەی غذایت بەهێزترە لە ڕووی
ئیژوکیشن و تەم چێشکردنی مۆسیقا و هونەروانەوە هەمووی ملەتێکی تایە گیانی لێبوردەی لە کۆمەلگات چۆن دروستە بێگەر تۆ مەجاڵ وی قوتابێکە و بڵێ عەرە بەبێت دەربکەیت و تۆش بڵێ ئافەرم بەس کاکەین قوسی بەسیط قساکەم بەس ئەمە بە ڕەتفعل ئەو خەڵکەش ئەزایکی تا ئێستا خەڵک لە عێراق لەسەر کوردبوونە کوژرێت بۆ ئەو خەڵکەش ینی وەکۆڵی ڕیاکشنێکە ینی ڕەتفعلێکی و خەڵکەیە ئاساییە بەرامبەرم دۆخە جوڵێتەوە لەبەرەوەی تا ئێستا لە ناوچەکانی ترا لەسەروی کە تۆ کوردیە کوژرێ لە ناوەبری ینی بۆ وێنەیە کە بینێت سەرۆک عەشرەتێکی فەلوجە بەیان ناماخوێنێتەوە کوردێک لە بەردەمیا لە بەرپیا سەر بڕێت وەکو قوربانیەک وەکو داوەتێک کوردەکەی بۆ سەر بڕێ ئەوش لە ناچار ڕەتفعلێکی بۆ وەرەگرێت ئەزانی بعضێ شتەیە لە ئەمەی توێڵی هەر هەمووی ڕاستە ڕێی هەمومان وایە کەس تەسەوڕ نییە لەم 4-5 کەسمان ڕێکی مخالیفمانە بێ ئەوەی کە ئێمە هیوادانی ئەم وڵاتی ئێمە بتوانە بە تەسامع بشی کراوە بێ و هەموو ئەو شتانی کە تۆ باسی کرد بەڵام واقعیشتر هەیە لە خوارەوە ئەگوزارێت کە ئەبێ ئەمە مەخاترەکانی بزانین دوورمەڕۆ تەقینەوەکانی هەولێر بوو چەندین حاڵەتی پەلاماردانی خێزانی عەرەب هەبوو لەناو هەولێرە تەقینەوەکانی هەولێر ئەترافەکەی بڵاو کردەوە هەمووی هەولێرین بەڵام هەمووی خەڵکی کورد کردوێتی خۆ بەڵام کاکی توانە مرکزەکانی شوێ مرکزەکانی لە نەتیجا گەڕێتەوە بەلای داعش بە ئەوانەمە بیربێ و ئەمە یەکەم تەقینەوەیە کە زیاتر کورتی ئازاڵ بێژاوانی تر هەموو انتحارەکان عەرەب بوون لە کەرکووک پەلاماری کەرکووچیان ئەو شەڕە قورسەکەی کە بوو کە 2-3 مانگ لەمەوە پێش بوو خەڵکەکە تەرمی عەرەبەکانی ڕناچێت بە سەجادەکە خۆ ئەوانەمان هەموو بینی حاڵەتێک واقعەکەیە واقعێکی زۆر خەتەرە ئەگەر حکومەتی هەرێم نەتوانێ هەنێ ڕێوشێن هەنێ پلانی بۆ دانێ من قەناعەتم وایە ئێمە لە هەتا بەیانی قسە بکەین ئەم نوخبەیەات نوخبەی ڕۆژنەوەی وڵاتە هیچی پێ ناکرێ بەرامبەر واقعە دکتۆر وڵی من تۆزە جیاوازەیە لە ڕاستیە ئێمە تەمان میلەتێکین زۆر شەوسانەوە بینیوە زۆڵمان زۆر لێکراوە بەڵام هەرچۆنە بێ ئێمە ئینسانیانە سەری مەوزوعەکە بکەین ئێمە ئینسانین ئینسانی کورد هەر ئینسانە ئینسانی عەرەبیش هەر ئینسانە عەرەبانە هاتوونە تێرە لیان قەوماوە شوێنەکانیان ئێستا بەجێ هێشتووە و نەبێ بە ڕەغبەتی خۆیان هاتبن و بە مەبەستیش نەهاتوون لە ڕاستیە و تەوجیهیش نەکراون لە ڕاستی ئەمە لە مەسلحەتمانە ئەمانە یعنی وەرگرین و ئیستیعابیان بکەین و بە باشی تەعاملیان لەگەڵا بکەین چکە لە ڕاستیە لە مەسلحەتی کوردە بە ئارامی مەوزوعەکە یعنی تێپەڕێنێ و دوای کە ئەم ینی وەز و بارودۆخە گەڕایەوە ینی زۆربەی زۆریان نەگەڕێنەوە هەموو کەس ئەچێتەوە بۆ شوێنی خۆی یەک شتیتیشێ حەزەکەم بیڵێم لە ڕاستیە من تۆ لەمە پێش باسیەوەم کردوتم ینی لە حکومەت دەور بینێت و محاولە بکە ینی خوێندنەکان خوێندنی کوردی بێت و ئەمانە مەبەستیشم هەر بە تەنها ئەوە نییە ینی بە ینی تەکریدیان کە بە زۆر وەکو چۆن ئەو سیاسەتی تعریب و تەتریکەوە هەبوو لە عێراق و لە سووریا و لە تورکیا پێڕۆکە چکە ئەوەش هەر فەشەلێنێ لە ڕاستیە چکە ئێستا تورکیا ینی بە بەرنامە ویستیانە کورد بتوێنەوە هێڵن و ئاعترافی پێنەکەن دوای دەرکەوت کە سیاسەتەکە فەشەلیێنەوە بەڵام حتا لە ئەوروپاش کە خەڵکێک ئەڕوا ئەگەرچی ینی بە مواطنی ئەو شوێنە قوبڵیانەکەن بەڵام لەسەر ئاستی نیشتیمانی ئەو وڵاتانە خەڵکەکە هەر قوبڵیان ناکە هەر بە غەریب سەیرانەکەن بەڵام شوێنێکی وەکو کەنەدا وەکو ئەمریکا وەکو ئوسترالیا وەکو نیوزیلەندا لە بە ئەو خەڵکانی کە ئەچنە ئەوێ شعورەکەن ئەوە وڵاتی خۆیانە لەبەرەوە خۆشیانەی وڵاتەکە دیفاعی لەکەن و خوان بە ئەمریکی دانێن پێشەوەی خوان بە عەرب دانێن بە کورد دانێن بە فەرز دانێن ینی مەسەن هەر یەکی لیانە پرسیڵم من ئەمریکیم بە ئەسڵ فڵان شوێنم لەبەرەوە ینی لە ڕاستیا لە مەسلحەتی ئێمە و حەزەکەم ینی ئەلامیش ینی بەو شێوەیە شتەکە ینی جۆژ نەدا ینی جۆر لە عادای قومی دروست بێ لە بینی دکتۆر من پرسیارێکی ئابووریم هەیە بە تەحدید لەسەر مۆزوع لە عێراقا لە دوایی با بڵێن 2023ەوە مەوجاتی ئاوارەبوون و پەنابەرێکی زۆر ڕوویکرۆتە هەموو چواردەورەکە بەشێکی بەرێمە کەوتۆ بەشێکی بەر سووریا کەوتۆ بەشێکی بەر ئوردون و بەشێکی بەر خلیج و بەشێکی بەر میسر دراسات هەیە لەسەرەوەی کە ئەوەی چۆتە ئەوەی پارەی پێ بوو طبقەی ڕەسمال و ئەرستۆقراتەکەی عێراق چۆ بۆ دوبەی و قەتەر و ئەبوزەبی طبقە وەسەتەکە ئەوەی با بڵێن چینی ناوەند و خوێنەوارەکە چۆ بۆ ئوردون چینێکی نزمتر چۆ بۆ سووریا ئەوەی ئێمەش لەوە چێ یعنی وەکو کاکزانە باسی کرد لە هەمیان لە ڕووی ئابوووریەوە توانیان کەمتر بێ لە هەموو ئەوارانی کە لە ئوردونن ڕاپرسیە کراوە لە عێراقیەکانە لە ساڵ 35 خریجی جامیعان پرسیارەکەوەی ئێمە عنی وەکو کاکشوانەتی جاری ئیشیشمانتیان نەکردون کە بزانین وەزعی تعلیمی وەزعی اقتصادیوانیان چۆنیە بێلەوەی ئیشمان لەسەر نەکردوون ئەوەی کە ئەیبینین ئەوەیە لەوە چ هەموو دەستی کار بێ لە ڕووی ئابووریەوە ئەم دەستی کارە چێ پێشخستنێکی ئابووری دروستەکە
خۆی ڕاستە ئەو قسە ینی زۆر هەر دەوڵەمەنە قورسەکانان چوون بۆ وڵاتانی خەلیج و دواتریش ئوردون بەڵام ینی بەشێکی باشیشیان هاتوۆتە ئێرەوە لە ئێسامە لە زانکۆین خەڵکیی زۆر هەیە مامۆسای زانکۆ ینی دوێنێ پرسیارم کرد هەر بۆ نمونە ینی بۆم بەرنمەیە لە خەستەخانەکان ینی دکتۆری زۆر باشێ ینی ئەمەلیاتی خەڵکەکە لێرە چارەسەری خەڵکەکە ینی ئەوە شەپۆلی یەکەمی سەفەرن ئەوە شەپۆلی یەکەمی نازەحینن کە ئەو سەردەمە بوو بەعسەکانیان دەرەکرد هەرچی تۆکنۆقراتەکانیان هاتە جامی ئەو ناوەندەکان ێرە شەپۆلی دووەمیان شەپۆلێکە لە خەڵکی زۆر بەسیط هاتوو کە لە ترسی کوشتن و بڕین هاتوو زۆر جوانە قسەکە حتا ئەوانش ینی لە حتا لەو مەسەلەن ینی لە بەسەر ئاسی ئابووری ینی هەیە پێوتر اقتصادیاتی هیجرە ینی ئایا ینی دراسە کراوە هیجرات لە ڕووی ئابووریەوە قازانجی هەیە یاخو زەرەر هەیە گەیشتن تا ئەو قەنەعەتەی ینی ئەگەر بۆ ماوەیەکی کورت ینی ئەو کەسانی کەوا هیجرەتەکەن زەخت دروستکەن لەسەر خەدەمات ئەخیرن لە دوورمەودا قازانجەگەین بە وڵاتە چکە ئەوانە بتەوێنێتەوە تااقاتن ئینسان هەر چۆنە بێت تااقەیە یعنی ئێسا یەکێک کە هیجرەتەکە بە تایبەتی ئەگەر عقل بێت لە وڵاتێکی ئەفریقیەوە لە وڵاتێکی نامی وەکو ئێمەوە ئەوە لە حتا لە پێش لە دایک بوونیەوە لەو ڕۆژەوە کە ئەچێتە ینی سکی دایکەوە ئەمە لەسەر ئاستی نیشتیمانی پارەی تیاسەفەکرێ ینی خوێن ینی مەسەن خواردنی دایکێ با بۆ خۆی دوایی کە لە دایکە بێت ینی مەصرفی تیاکرێت لەلایەن عیلەوە دواتر ئەچێتە مەکتەب لەلایەن دەوڵەتەوە هەموو پارەی تیاسەرفەکرێت تاوەکو ئەگاتە ئاستێ ئەوە تاق ینی مەسەلەن هەمێنێ بەڵێ ئەو مجموعەیە کە ینی کوتلەیەکە لە باشە کابرای دەستی کارکەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر کابرا شوێنی یەکێکی تری کورد بگرێ ینی دەستی کارێکی کورد خۆی تەبەن یەکێک لە هینەکانی کۆڵە دەرەنجامە سلبیەکانی ئەوەیە ئەبێتە هۆکاری یعنی دوشکە منافەسە دروستەکە بێتە هۆکاری دابەزینی ئاستی کرێ بۆ کێش بە تایبەتی بۆ ئەو خەڵکانی کەوا ینی مەسەن مەهارەتیان کەمە لە نەتیجە چی دروستە بێت ینی فروقی طبقی زیادەکە ینی ئەوە لایەن هەنێ تەمەلانی سلبیشی هەیە بەڵام تەمەن لە مستەقبلا ئەوانە تەبان خۆ هەرخوان نامێنەوە جیلی تازە دروستە بێ خەڵکی بەتوانیان تا دروستە بێ ئەخیرن لە دوورمەودا لە ڕاستیا لە قازانجی ئەو وڵاتەکەشین دروستەکە کەفاەتش دروستەکە زۆر جوانە قسەکە کەفاەت دروستەکە لەم مستەقبلێکی دوورە قازانجە ینی حتى ئێستا مەسەن ئەمریکا 329 میلیۆنە 38 میلیۆنی ویلادیان لە دەرەوە ینی ئەمە لە ئەمریکاژین 38 میلیۆنی ویلادیان لە دەرەوەی ئەمریکا بووە 11 میلیۆنیان ینی مهاجری غیر شەرعین لە سەدا 12.5 خەڵکی ئەمریکا کە ئێستا لە ئەمریکاژین مهاجرن یعنی دەراسە کراوە ئەگەر لە پڕ بڵێ ئەم خەڵکە هەموو دەرکەن لە ئەمریکا اقتصادی ئەمریکی تووشی گەورەترین ئەزمە بێت ئینیارەکات ینی دروستکردن و بنیادنانی وڵات لە ڕاستیا بە ئینسانە بێت یعنی ئەو وڵاتانی مەسەن ئێستا هیچ مهاجر قوبوڵەکەن حتا لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدا و لە ئوسترالیا و ئەوانە لە زۆرتر مەوزوعەکە شتێکی ئینسانی نییە بۆ ئەزانن لە ڕووی ئابووریەوە لە قازانجیانە ینی دکتۆرزانە هەنێ قسەی جوانی کرد ڕاستە ینی مەسەن شاری گەورە و قەرەباڵغ نائارامی دروستەکە ئەوڵ بەشێکە لە بوونی اختیلال بەڵام تۆ ئەگەر وڵاتەکە ینی خەڵکی تیابێت ئیشکەر بێت و بە شێوەیەکی متەوازن تەوزیعین بەسەر هەموو ناوچەکانە بەسەر قطاع اقتصادیەکانە لە نەتیجە لە قازانجی ئەو وڵاتەیە بەڵێ مامۆستا سەلام کە زانە باسی نمونەی کردی تەلەبەکانی کە ڕێیان وا بووە عەرەبەکان دەربکرێن ئەوە شانی با بڵێن جۆرێکە لە با بڵێن نەزعەیەکی با بڵێن نەزعەیەکی ڕاستیانەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ عەرەبە لە هەمان کاتە ئەو کۆمنت و پۆستانی لە فەیسبوک شەوانە خۆمانەی بینین کە چێکی فەیسبوکەکەن خەڵکیی زۆر قسە بە عەرەبەڵێ ڤیدیۆیان لەسەردانێن تەشبیهاتی خراپیانەکەن بە تەسەوری تۆ ئەم مەیلە کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ناو هەندێک توێژی گەنجانە هەیە تەنانەت لە هەندێک توێژی میهەنیشا هەیە کە ترسیەوەی هەیە شوێنەکەی داگیر بکرێت لە خەسخانەکانە لە زانکۆکانە بەوەی کە عەرەبینیکە بە تەسەوری تۆ ئەمە چۆن مامەڵی لەگەڵا بکەین بەکرێ بۆ بەڕین ینی بێ بە هێزێکی لۆبی لەسەر هەرێمی کوردستان و ئەمانە دەرکەین یاخود مەجال بین ینی ئەمە بپوچێتەوە خۆی بێم بەڕاستی بربەستەوە بین کە ئەو نەزعەیە بۆ شێوێتە شەنەسکە کە مەسەلە بۆنی ڕاسیزمی لێوێ بەڵام بەداخەوە عەرەبانی کە هاتوون خۆیان تەسەڕوفاتی ئەو تۆکەن کە خەڵک ناچارکەن ئەوە بیرکاتەوە بۆ نمونە کە
داعش هات نزيق مخمور وخلو مخمور بقريه يكفي كبرب ولا عرب بناو جادا هتا اساش فرايكو الله اكبر شعارات داعش نوتو هلا خودي برنا محمود والراس اخر وجمعه تا جيرانو كشفونو حتى دمانشكان شان دمانشي درو هني بلام يعني بشويش زوج ولا اندروس كله يعني اولا دهوك شعاراتي داعش ولا اله الا الله شعاراتي او انا بصدق جاي مكتبكاتها تربيه ومحافظه والناشر ومكتبكان داخل يعني ام تصرفاتي اوانيش ريخوش كرب ويخلشك بأوابيركاتو زائدا ويك ايمتي بني معنا قررنا الدكتور لروي اقتصادي وباش بزانيه اما انا دسي كاري زور هرزان يعني بون بمنافسه شي قوري تشيني كريكاري خومان لما طعما لبينا لما انا زور بهرزاني يعني سبوه بسبب بطاليه شي زور لناو تشيني كريكاري خومان ايوج لبر اول لا يجك شو بون انت ماي اويك كريخانو يشقى برز بيته توجهن لما انا باريان بي هن لوانش لا يخومان صعب خانو كان جشعوا ان ليك يعني سوي استفاده لوضع كان نرخي باستيك برز بوتو كرنج مواطنش اعتادي امره نتواني خانو بقري بلام لك همو اوانها او شيء حكومتها كياساي شو الري برلمان ودابرج كايمه توشي مفاجاه بمقسام مفاجاه لبرا كان نين بلم عرباني كل كردستان بون من ما في دنيانا دكتور وتي كاكوتي وتي او انتخابات ولا 2008 تو سياسه شو مليون عرب اللي راهي او انا دنيان بحزب يجي كتسير كسر كل سكاين سياسته يا مثلا اگر وكو هاولاتيش عراقي حسابا ممكن بن مادام لكردستان جوم بن بون منها او مقالك جوم مسلم بين ترسي شي نزيق مودا ما ترسي شي نزيق مودا بلمتم اگر امانه ما في دنيانا هبتو بين برلمان هر خريطي جوي سياسي ولات كذا قرن يعني لو ولاتني كلاجئ ورقري وكخلق ورقري نوع اوان بحساب وقوتم دكتوره سي اشارتي بخالش زوقرنا ايش اويه من الله شي السويديه تاكو عمري قالت هجده دولة بخيوكا دولة بخيوكا بيجن الروزو تاكو حتى او دقيقه قرض دراسي شهادتي لبرو بي خوشني ام كريكاري شي غير ماهر وفرياتنا وبازار وبشي بشاقر مطعميان زي باكاتو بوي اوان حسابي اوان كردو صالانه قال 1000 قنجي كرد عرب بحصاغ وسليم يكس مصرفي تاعنا كردو لعمري هجده صالي بصاليه اشياء بحاضري اجر خوي برهمي بين السويد رنga 10 مليون شي لسركه ام بمعاش شي بشكولو بشجمان توز 1000 باشي سرتاي فركاتو فرات نو بازارو اوان استفاده اقتصادي لكن يعني اوان بحسابات ام بينا مغرتو كتاثير ناك تساوم بالكو سود دوغري بلا ام لي شاوي امانه ايران بجوري كواس بين تو اتي امانه دركي امانه يقولون ام عراقين دو خاشي خومانا والحاصل دولة عربية بيبقى بشتوانيان وتوتوشي احتاجي زور يقولوا الروم سبون منا لكردستان خومانا بتابد لما منطقي خومانا كتاجين سوران يا سليماني بحياتي مزقوت الشيعان نبو لبركة مزقوت الشيعان تذكر هتا توناتون يوم مزقوت لا بجاج لبروي دولتك إكابها لسرك من العلم لخودي أمشاري يمشي عيب من الرتيتي أنا بتاكتو مزقوتي قدروسكي إيك دروس كله تازة بو بناشاري تازة تو حالتك جا أو حالة أنا بوي توش ما نبي أبي برلمان اللي ساخوي أما دبكا كجوري قبول كدني أم أورانا بتشويك وقوت من سرتها صفتي أي أمانة لاجئ كاتين أي أمانة لاجئ حربا أي أمانة لاجئ أزمان كتير بري خو حافظ أمتو برونو يا أمانة أمنو إيجر كمان هو بس جورج منه وقوت مكو حالاتي شو كردستاني كو دكتور شارتي بها وكو استراليا يا وكو امريكا يا وكو نيوزيلنديك يا وكو عربك خويا وكو عربك بيت براسي مشكله دور موجود سكاوي كابي تكبير هبيو ابي بلان هو معامله لقل مظاهر ما قانون يجبو يسبني 11 من برابر محافل دوليش اساس كيش لو سباني ك امريكا اللي مناقه امريكا خوي لخلشي مختلف بكاتو اساس تناقه كي يمرن عرب دركين لكركو انا بود لك قال عراقيه يعني الناس تمشي كأما بزور هنراو توشي أو كتشي هاتو بو أمريكا بالرغبة خويا هاتو بو مواطن وكسي كبير بأمريكي استفادة لأمريكي بونكا بلام إما كبون بعراقي بزور هزروا مالوري ما توش بو سر رايوش شارش ما لدزاو
کاتمان تەواو زۆر داوای لێبڕنەکەین زۆر سپاسی مامۆستا سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەباتەکەین کە بەشداریکردین هەروە دکتۆر محەممەد ڕەوف مامۆستای ئابووری لە زانکۆی سلێمانی بەخێراتین تایبەتەکەین کاک زانا و کاک شوانێژ لە میوان هەمیشەکانمان تاڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەلامەت بن.